لەوەش گەورەتر ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ لە کاتێکدا کە ماڵمان نزیک بووە لەو گەڕەکەی کە ماڵی مامۆستاکەمی لێ بوو. بەڕێزان بزانە چەند گرنگە، بزانە ئەو زانایانە چەند خاوەنی خۆڕەوشتی بەرز بوون. دەفەرمێ لە کاتێکدا کە ماڵەکەمان نزیک کەوتەوە لەو گەڕەکەی کە ماڵی مامۆستاکەمان لەوێ بوو کە حەمادە مامۆستای ئیمامی ئەبوو حەنیفە بووە، دەفەرمێ کە 7 گەڕەک لە ماڵی ئێمە دوور بوو، بەڵام هیچ کاتێک لاقم ڕانەکێشاوە بەرامبەر بە ماڵی مامۆستاکەم. ئەوە ئەدەب و ڕێزە برام، هیچ کاتێک لاقم درێژ نەکردووە بەرامبەر بە ماڵی مامۆستاکەم لەبەر حرمەت و ڕێزی مامۆستاکەم کە دەرسی پێگوتم کە عیلم و زاریاری لەلا فێر بووم. ئەوە زانانی ئێمە نەبرام. تەماشاکەن جاران قوتابیەک کە مامۆستاکەی دەدێت لەو سەری گەڕەکەوە بە دەردەکەوت لە شەرمی مامۆستاکەی بەو گەڕەکە دانەدەڕۆیشت.